باسی میدیا بکەین باجارێ باسی ئەو وێنەیە بکەین کە وێنەیەکی تۆ گیرا کەمێک جەستت دەرکەوت بوو باسی ئەوە کرد کە ئاگادار نەبووی سپۆنسەرەکەت بەمبەستی لێدانی تۆ ئەمەی کردبوو. بەڵێ چۆن بوو؟ سو 2000 طبعا ئێستا وای باسی یەکەم جارانەوە منیان ترساند بوو. باشە. گەورەترین چەک کە بەکارهێنرێت دژی ژن لە وڵاتی ژن ژیان ئازادی ئەوەیە کە ئەیترسێنین بڕیار ئەدەین وەک پیا و چەندێک قورسایەتی هەیە چەندێک شەرەفی هەیە. منی ژوا ترسا بووم دوای وەختی خۆی بنوازمی هێنا لە شوێنێکە ئیشمە کرد و خۆم گرتبووەوە و مەکتەبمان نوێژە نەکرد و گۆرانیەکانم ڕقم یەک بوون و لە لوبنان و لە کوردستان و لە هۆڵندا ئۆپنیۆرایس 5 ڕقم یەک بوو. ئەگەرەوە کاتە دەستیان بگرمەسە لەکوێ بووم ناچینەی وەستێنین. کە 2013 هاوین پێیانوتم بۆنی شکێتابی تە 30 ساڵ کاتە 26 ساڵ بوونت جوان بووم جسمێکم پێوە بوو دەموچاوێکی جوان. منیش ئەوەنە مرۆڤێکی پاک و یعنی چاوەڕوانی بەس ئەوە بووم ئەو شخصە لەو کۆمپانیە باش بنەوە لەگەڵ من لۆیڵتی بە ئینگلیزی نازانم بە کوردی چی پێ ئەڵێن وەفا وەفا بووم بەداخەوە. نەم ئەزانی بۆچی ئەوە پاک بووم بۆچی ساڵێکە نایهێڵن من ئیشکەم کە بوو بە هاوینی 2014 کچێک پێوتم منیش چم وتمەوە چێم ئەوەیە مەوزوعەکە گوتی ئاوایە دەنگی زۆر ناشرینە پیاوەکە. منیش هاتم یەک بۆکسم لێیە لەبەر چاو باوکمەوە. باشە بۆکس و شتیوانەکەن ئەوە باش نییە. مرۆڤێکی شەڕکەری وانیم بەس وا دەرەکۆم ها لەسەر شاشە کە وەستام چوو ئەو کاتە من لە هۆڵندا بووم هەنیانە هێش بێمەوە کوردستان ئەو کاتە تازە شنگار ڕوویا بوو. منیش بە هەموو توانای خۆم ساڵێکە لە گریانم چوم دەرگا بە دەرگای ماڵم ماوە لە هۆڵندا و ئەڵمانیا 2 لۆری کەلوپەلم کۆ کردوتەوە بۆ ئەو خەڵکانەی خوشک و برایەزیدی بەتوانای کە لەو شاخە ئاسی ببوون کۆمان کردەوە لەگەڵ 3000 یۆرۆ. باشە کە هاتمەوەتی نابۆنیە بڕۆی بۆ ئەوێ وتم وای گات من ئەبێ بچم سەرپەرشتی ئیشەکە بکەم. تومە بەیانیش بچم بۆ سلێمانی گوڵ بم بە ژنە پێشمەرگەکان بۆ کە خەڵک نەڵێن یەکێتی پارتی ئەمە ئەوە با پیشان بین یەکین دژی داعش هەمومان. وەڵا بەیانەکەی ئەو لاستیکەیان ناردبوو ئەوە بکە گینا چۆن عقلی بۆ شتاناشکێ گوناحە بڕۆینەوە ناو مەوزوع. کە 2 لۆریەکە گەیشت یەکێکیان نەما ون بوو کە لە زاخۆوە هات ئەوەی تریان پۆستەرەکەیان لێ کردەوە نیوەی جلەکانیش نەما. وجدانت لەکوێ ئەم شتانە بۆ خەڵکی ئەوانەی کە یعنی بێماڵ ببوون شتی زۆر تایبەتی تیا بوو بە تایبەتی شتی مناڵان و ژن تایە بوو. کە زانیم ئەو هەفتەیە چیان کردووە منیش یعنی چۆن نەما هەڵیان کرد بۆ خۆیان نە هەر ونیان کرد بۆی کە دەرنەکەوێ من چی ئیشێکم کردووە لە ناو خەڵک ئەو کۆمپانیایی کە لەگەڵی بووم و هێشتا من نەمزانی بەڵێ نەم ئەزانی مەوزوع چییە. ئەو کاتە هاوینی 2014 بوو ئیتر کە زانیم ئەو هەفتەیە لە پشتی منەوە لەگەڵ کێە هەر بەیانەکەی هات 2 لۆری نارد لەگەڵ ئەو و بە 10 لاند کروسەر لە پشتیەوە نارد و لەگەڵ ستافی گروپی مۆزیک کە من گۆرانیەکی بەقوتم لەگەڵیان کردو ئەو هایی بە وجدانەوە لە ڕستمەکەوای دەرکەوتون بە تەلەفۆنێک ئادی کۆمپانیا ئەم شتانەمان بۆ بێنێ ئەیان نێرین ئەخرۆ پۆستکردن نییە تۆ ئاوایی بە یەک دنیا سیارە ئەڕۆیتە ناو شوێنێک کەم پێکەوانێ و هیچ خۆتی لاک نەکردو ئەو چ نمونەیەکی هاوکاریە پیشانی گەنجی بێ مناڵی بێ نمونەیەوە کە لە دەرگای ماڵانە نوێی کە بەیەک تەلەفۆن و ئەملاش ئەوەستێنیت بەس خەڵک کە وێنەی من ئەبینێ ڤیدیۆ من ئەبینێ ئیشمە کرد لەو شوێنانە ڕازگۆیم پێ ئەبارێت کە من بەڕاستی ئیشەکە ئەەکەم
بۆیە زۆریش مامۆ لە کەمپەکان و ئەو ڕێکخراوە گەوران نەک تەنها فاڵۆمەکەن بەڵکو ئیشم لەگەڵ ئەەکەن ئیتر دەستی پێکرد بە ململانەکردن لە من هەڕەشەی سیر وتی ئەزانم تۆ ئێستا لە پشتی منەوە خەریکی ئەلبومێکی بەهێزی چوون بۆ ئەلبومێکی خەیاڵیم کرد 2014 ئێستش یعنی گوێ بگرڵی ئۆ مای گادەوە چێ دەشنێ باشە وتی ئەگەر ئەو ئەلبومەم نەیتێ من ڕسمێکی تۆم هەیە بەیانی بڵاویەکەمەوە مەگا بیکە چی منە هەیە چی منە هەیە وەڵا بەیانی سمتی خۆم بینی لەو پەیجانەی کە سەر بە حزبێکی تر بوون سێرکە لێرەشە حزب و حزبایەتی کێ قوربانیە ئەوان لەو پشتەیان من و تۆ چکە ئەوانمیان کۆبنەوەیان هەیە دەسەڵاتیان پێشتیان پێ بەس لە کۆتایەکەی کچەکانە ژنەکانە پێی ململانەی حزبەکانیش ئەبوون ئیترە من دەشنیە سەر بەم شوێنێ وەرە بە بڵاوی کەینەوە ناپرسێ ئەمە چییە با پرسیارکەم کە دایەننا من دایکی خۆم لە حەوشەکە بورایەوە یعنی لە ڕسمەکە ئەموو تخوا بەس با ڕسم بگرم لە بەرکە ساڵێکە نایهێڵی ئیشکەم با ڕسمێکم هەبێ بۆ خەڵکەکان هاوڕێکەم هانس لە هۆڵندا هاتبەوە ئێستش کە خەڵک ڕسم و مۆبایل بەدەستەوە گرێ لەرزم یە یەکسەر ڵێم ئەو مۆبایلە و دانێ بۆ مۆبایلەوە بەدەستەوەیە ئەو فۆتۆگرافرەی کە هاتەوە هاوڕێی 10 ساڵم بوو دی دەشنێ بسوڕێرەوانەیە ئیترەوە بوو کە هەواکە هەڵە من نازانم ئەم بێئەدەبە لە پشتی منەوە لەگەڵ شخصێکی ترە و بۆ بەڵگە ئەگەڕێ دژی من بەکاری بێنێت ئیتر کە بڵاو بۆیەوە من ئێستای بەهێزی فێمینیست نەبووم فێمینیست فێری کردم ترستەن هات شەکە بەکارە هێنرێ بۆی کە ژن بووە سێنرێ